چاوەڕوانی بێهودە. هەموو ڕۆژێ لەبەر سەیری بتیە و بەژن و باڵایە، لەسەر ڕێدا وەستم من هەتاکو ئاوی پێمدایە. بە دووچاوێک کە شەوقی چاوەڕوانی ئەیتروکێنێ، بە دووچاوێک کە سڕی قوڵی لاوێتی ئەدرچێنێ. سەرنجی ڕێ ئەم ڕێگا هەمووی شێوەی ئەوی تایە، وەکو دنیا لە ناو جوانی ئەوە توا بێتەوە وایە. شنەی باسی جوانی ئەو بەگوێی مندا ئەچرپێنێ، هەموو دەرکەوتنی شۆخێ دڵی مندا خوورپێنێ. بەڵام خوورپەی تەواوی دڵ لەگەڵ هەنگاوی ئەودایە، کە سەرتاپا لە ئاوازی بەهشتی خواوە پەیدایە. بەڵێ کاتێکە ئەو دەرکەوت ئیتر من بێسەر و شوێنم، بە تیشتی خۆری جوانی ئەو بەجارێ قوڵپەدا خوێنم. وەکو چۆن نەونەمامێک گەردەلوولەی باتوەی هێنێ، لەشم وچڕکی دڵداری وەها ناخیە بزوێنێ. ئەگەر چی وەک خەیاڵی من عەباد دەوری لەشی داوە، لە ئەندام و لە شولاری بڵند و ڕێکی ئاڵاوە. بەڵام کاتێک کە باچمکی عەباکەی لا ئەدا تاوێ، ئەڕێژێ پوزی نایابی لە سحری خوای لاپاوێ.